بله ما توت حکومت زی تشکیل ببیتن دا حکومت که بن گفران پیک بیتن همه حزب و همه لان بجدار بن با شکات آموچه نه هلنو گندلیه بنبرکن کسی تشیاو دان نبید پوست تشیاو کسی نشیاو جین نداند حکومت دا عندي حکومت زی بیت تشکیل کردن باشه بو خلکی باشه بو فقیره باشه لە کاتوساتێکی وادا هەستیاردا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێ هەرچی زوو پێک بهێنرێت و زیاتر لە 130 چەند ڕۆژێکە دواکەوتووە لە وادەی هەڵبژاردنی 30 ئەیلولی ساڵی ڕابردوو بۆیە پێویستە هەموو لایەنە سیاسەکان بە گورنگێکی گەرمتر کە ئالێتێکی جیاوازتر لەوەی کە داخوازی خۆیان هەیە بەدەربنێن و باشتر و زیاتر لە بەرچاوگرتنی خزمەتگوزاری هاوڵاتیان و بەرژەوەندی هاوڵاتیان و نیشتمان لە بەرچاو بگرن وەک لەوەی کە لە بەرژەوەندی حیزبی خۆیان لە بەرچاو دەگرن. بەبێ بۆچوونی من پێکهێنانی حکوومەت پەیوەست نییە بە تاخیربوونی یاخود بڵین دواکەوتنی پێکهێنانی کابینەی نوێ بەڵکو زیاتر پێیوەستە بە پێکهێنانی حکوومەتێکی تەکنۆکرات یاخود بێلایەن کە پێک بێ لە هەڵبژاردننی کەسانی شیاو بۆ شوێنی شیاو پێویست ناکە هەموو حیزبەکان بەشداری پێکهێنانی حکوومەت بکەن چونکی تەنها ئەوانەی کە کورسی زیاتریان هێناوە ئەتوانن دەسەڵات بگرنە بەست بگرنە دەست لە هەمان کاتدا ئەو کەسانە دابنێن کە لە حکومڕانیە زیرەکن و کەسانی بێلایەنن.